الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. البته ئێمە ستافێک بە نوێنەراتی دەستگای خێرخوازی بەخشین گەشتمان کرد بۆ وڵاتی ئەفریقیا بۆ ئەنجامدانی ئەو خێر و ئەو سەدەقات و ئەو قوربانی و ئەو ڕاستپاردانەی کە خێرخوازانی بەڕێز و خۆشەویست بە ئێمە ڕاستپاردبوو کە بگەیەندرێت بە ئەو جێگە هەژار نشینانەی و ئەو خوشکوبرا موسڵمانانەی کە لە وڵاتن. ئێمە بەو مەبەستە گەشتمان کرد بۆ ئەفریقیا و بە دیاریکراوی بۆ وڵاتی نەیجیریا. بەڕاستی هەر بە گەیشتنمان بەو وڵاتە ئەتوانم بڵێم هەموو ئەو وەفدە هەموو ئەو بەڕێزانەی کە لەگەڵ مابوون هەمومان شۆک بووین کاتێکە بارودۆخ و گوزەران و ژیانی ناڕەحەتی ئەو خەڵکەمان بینی. دیقەتی ژیانی ئەو خەڵکە بدەی لە هەموو ڕوویەکەوە شپرزە، لە هەموو ڕوویەکەوە ناڕەحەتیە. یەک پارچە بریتە لە نەهامەتی و نەداری و نەبوونی و دەستکورتی کە لە ژیانیان وردەبیتەوە، لە بار و گوزەرانیان وردەبیتەوە، هەر لە شوێنی نیشتەجێبوونیان لە خانوو، هەر لە بژێوی پەیداکردن، هەر لە جلوبەرگ و لە پێداویستیەکانی ژیان لە هەموو ڕوویەکەوە هەژاری و داماوی و نەبوونیەکی یەکجار زۆر ڕووی لە دانیشتوانی ئەو وڵاتە کردووە، بە تایبەت ئەو شوێنانەی کە موسڵمان نشینن و بە تایبەتتر گوندەکانیان شوێنە دوورە دەستەکانیان. بەداخەوە بینیمان هەژارێکی یەکجار بەربەڵاو هەیە لە وڵاتەیە. تەنانەت پێویستیان بە پارویەکنان هەیە، پێویستیان بە دەنکە خورمایەک هەیە. یعنی ئێمە کاتێکە خواردنمان دابەشە کرد یاخود گۆشتمان دابەشە کرد بە چەند سەعات ئامادە بوون لەبەر قرچەی گەرمای نیوەڕۆدا بوەستن تەنها بەشێک قوربانیان دەستکەوێ. ئەوان لە تاو برسێتی و لە تاو نەبوونی گۆشتە ئامادەن پێستی حیوانەکەیش هەر لەگەڵ حیوانەکە پارچە پارچەکەن و ئەیخۆن کە لای ئێمە هیچ کەسێک پێستی حیوان ناخوا، بەڵام لەوێ لەبەر نەبوونی و هەژاری و نەداری پێستی حیوانەکەیش لەگەڵی ئاخۆن. ئەوان ناوسکی حیوانەکەیش لەگەڵی ئاخۆن، هیچ بەشێک لە ناوسکی حیوانەکەیش فڕێ نادەن. تەنانەت کاتێکە بەعزێ هاوکاریمان دابەشە کرد یا هەندێک شرینیمان دابەشە کرد بەسەر منداڵانە، باوەڕتان بێ گەورەکانیش سەریان بۆ گرت، گەورەکانیش پێویستیان بۆ بوو کە ئەو شرینی یاخود ئەو پاچە خواردنە لە ئێمە وەرگرن. پێویستیان بە لوقمەیەکەیە، تەنها یەک پارویەک نان بیدە دەست هەر کەسێکیانەوە پێویستیان پێێتی. یعنی هەر بە چوونە ناو ئەو میلەتەوە ئەو خەڵکە ئەزانی کە چەندێ بەسین چەندێ پێویستیان بەوە هەیە. بە ساڵ ئەوان گۆشت ناخۆن. هەندێک جار لە تاو نەبوونی و نەداری تەنها ئەتوانن پارچەی پێستی حیوانێک بکڕن، پارچەیەک لە پێستی حیوانەکڕن. لەوێ وەکو لای خۆمان هەموو شتێک بەردەست نییە. لە شوێنانە لە جێگاکانە ئەمان بینی تەنها 4 دەنگ بامێ یان 5 دەنگ بامێ لە قاپێکی پیسادان رابوو ئەفرۆشرا، کەسێک ئەچوو ئەوەیە کڕی. 5-6 دانە تەماتەی بچووک لە ناو قاپێکادا ئەنراو ئەفرۆشرا. یعنی هەرچی بڵێم لە تاو نەبوونی و لانی نەبوونی و نەداری و برسێتی ئەو میلەتە بەڕاستی هێشتا هەر ناتوانین حەقی بدەین. لە ڕووی جلوبەرگەوە بە هەمان شێوە زۆرە لە مناڵەکانمانە بینی جلوبەرگەکانیان زۆر شڕ و داماوانە بوو. بگرە زۆرێکمانە بینی هەر جلوبەرگ لە بەریانە بوو. زۆرێکمانە بینی کە جووتێ نەعلی شڕش نەبوو بیکەنە پیان و هەندێکیان ئەو جلوبەرگە و ئەو نەعلەی کە لە پیانە بوو زیاد کۆن و داڕزاو بوو کە ئەمەش دیسانەوە لایەنێکی تری فەقیری و هەژاریانە. ئەچوونە هەندێک لە ماڵەکانەوە کاتێکە خێر و سەدەقاتی ئەو خەڵکەمانە گەیاند بە ئەو شوێنانە تەماشای ماڵەکانیانمانە کرد. یعنی بەڕاستی ژیان لە ناو ئەو ماڵانە زۆر زەحمەتە. سەرمە کرد بە ناو ماڵەکانە جگە لە چەند منجەڵێک و یا تەشتێک و شتێکی لەو بابەتانە نەبێ هیچ شتێکی تر لەو ماڵانەیان نەبوو، هیچ شتێکی تیان نەبوو. پەنجەرەی ماڵەکان لە تەختە دروستکراوە، تەختەیەکی داڕزاو و مەسەلەن لە بوارەکانی ترەوە لە تاو نەبوونی و نەداری و هەژاری و داماوی خۆیان توانایان نییە گۆڕستانێک بۆ خۆیان دەستنیشان بکەن، مردوەکانی خۆیان تیا بنێژن. خەڵک ناچارە
گۆڕی ئەزیزەکانی خۆی باوک و دایکی خۆی لە پەنای ماڵەکانە ئەنێژێت. ئەمە چەند نمونەیەکە ئەگەر بگەڕین 100 دانەی تر بەم شێوازە ئەدوەزینەوە لە ناو ئەم شارەیە. ئەمە بەڕاستی زۆر بە ئازارە، زۆر ئینسان پێی ناڕەحەت و بێتاقەت هەبێ کاتێک ئەمە ئەبینیە. وەرە ئەمە گۆڕی باوکی هەر کەسێ لە ئێمە بێ، گۆڕی دایکی هەر کەسێ لە ئێمە بێ لە پەنای ماڵەکەی خۆتە هەموو ڕۆژێک. وەرە دەرەوە ئەوە تا بزن بەسەریا ئەڕوا، ئاژەم بەسەریا ئەڕوا. يعني هذا اسمه رشيد، هذا رشيد، هذا أين عبد الغني؟ كان عنده مناي رشيد، هذا عبد الغني، مناي عبد الغني. نعم كان يشان هم مسلمانان كوي قال له أمولا كان كوش بيت ويبرزان أم مسلمانان شاوري أون ك أجد شيء من برنامج ككين بو براورد كدن لنيوان أو نعمتاني كخواي جورا بأيمي بخشي ولا قال أم خلق هجار وداماوية طلام شاوي شالوية كمسلمانان بلكو گۆڕستانێکیان بۆ تەرخانکەن لەم ئازارە دوور بکەونەوە. ڕاستیەکەی ئەوەیە نازانم لەکوێوە دەست پێ بکەم، چونکە نەهامەتیەکانیان لە یەک ڕۆ نەبوو. ئەوەی کە ئێمە تێبینیمان کرد لە وڵاتە یعنی تەنها برسێتی نەبوو، یعنی داڕ ناو بوون لە تەواوی خۆشیەکانی ژیان. دەڕۆیتە هەر شوێنێک نەهامەتیەکەی جیاواز بوو، ئەڕۆیشتە مەدرسەیەک نەهامەتیەکەی دەوی تر جیاوازتر بوو. یعنی بێنە پێشاوی خۆت ئەڕۆیشتە مەدرسەیەک مناڵی جوان کیلەی جوان جوان لە ناو 4 دیواری سەرەکەی لەوحێکی ژەنگاوی بێ فێنکەرەوە بێ کارەبا بێ هیچ شتێک، بەڵام تەمەشا دەکردن زۆر بە شەوقەوە عاشقی ئەم دینە بوون. بەڕاستی میلەتێکی برسی بەڵام عاشق بە دینی خوا، میلەتێکی برسی بە پێست ڕەش بەڵام بە دڵسپی، دڵێکی جوان، دڵێکی عاشق بەم دینەی خوای گەورە. بەڕاستی یعنی کە ئەچیتەوێ بۆ دەرتەکەوێ کە ئێمە بە دوور کات نوێژی سارد و سڕ، یعنی منت دەکەین بەسەر خوا و خەڵکی خوا، یعنی لەوێ هەستمان بە خەجاڵەتی ئەکرد. بەڕاستی یعنی ئەوان بەم برسێتێ بەم نەهامەتێ بێکارەبایی بێ هیچ شتێک، یعنی تەوقعەکەی 5 سەعات بۆ 6 سەعات لە سەرا ئەوەستا لەبەر ئەو خۆرە گەرمە پشوو پڕوکێنە بێ ئەوەی قومە ئاوێک بخواتەوە بۆ 1 پشک گۆشت. یعنی لە ڕاستیە کە پێمان دەدان زۆربیان دەیوت ساڵێکی کە دێنەوە، بێنە پێشاوی خۆت 1 ساڵ چاوەڕێی پشکێ گۆش بکەی. یعنی هەروە ئاسان نەبوو دیمەنەکان بۆ ئێمە. ڕاستی کاتی خۆی ڕۆشتم بۆ عەمرە کە خەڵکێک لێی دەپرسیم چۆنە ئەوەیە، جوابی من بۆ ئەوانە بوو ئەموت باسی هەرچەندێ باسی عەمرت بۆ بکەم وەکو ئەوایە من خەریکی خواردنێکی خۆش بم بیخۆم، بڵێم خواردنێکی زۆر خۆشە، بەڵام تۆ تا لێی نەخۆیت نازانی خۆشیەکەی چۆنە. بەڵام ئەم گەشتە پێچەوانەکەی بە من پیشاندا. هەرچەندێ باسی نەهامەتیەکان و ناخۆشەکانی کیشوەری ئەفریقا و بەتایبەت وڵاتی نیجیریا بکەم، پێچەوانەی ئەوەیە کە باسم کرد ئەبێ هەرچەندێ باسی ناخۆشیەکانی بکەم تا خۆت نەڕۆیتە ئەوێ و بیبینی ناڵێم قەترە بە دەریا، بەڕاستی قەترەیەک لە موحیتمان باس کردووە. ئێمە ئەو برایانە کە بەیەکەوە ڕۆشتین، بەڵێ هەندێک دیمەنمان بۆ جەناب و بۆ بینەران و خێرخواتان گواستەوە، بەڵام ئەتوانم پێتان بڵێم جوزئێکی زۆر کەم بوو لەو نەهامەتێنەوە، بۆ ئەوەی هەندێک شوێن بوو لەبەر قەرەباڵخی یاخود لەبەر کەمی کات ئێمە نەمان دەتوانی دابەزین ئەو مەشەدانە، یاخود تەواوی ئەو 2 هەفتەکە ئێمە لێوە بووین تەواوی دەرچوونەکان ڤیدۆ بکەین یاخود بۆ ئێوەی بگوازینەوە. جا لەبەر ئەوە ئەوانەی کە گواستومان و تۆ بینەرانی خۆشەویست تا ڕادەیەک یعنی عەتفیان جوڵاوە لەگەڵ ئێمە بڕوا بکەن، زۆر زۆر لەوە ناڕەحەتترمان بینی. یعنی ئەوان ئەو دیمەنانەی کە زۆر دڵی منی هەژان یەکێک لەوانە دووەم ڕۆژی جەژن بوو، ئەوە لە حوشەی ئەو مزگەوتەی کە ئێمە قوربانیەکانی ئێوەی دڵنەوامان دابەش دەکرد، منداڵێک دوان بوون ئاگریان کردبووە لە تێڕی خۆڵیان خست بۆ سەری بڕوا بکەن ئەوەندە زیاتر ناو ئاگروتم چیەکەنەوە، ئەو پیاوم بان کرد وتمەوە چێوتی ئەی خۆن، یعنی بێنە پێشاوی خۆت مناڵەکەی خۆت بێ بەدیان لە تێڕی خۆڵەوە بەڕاستی وەسف ناکرێت. یعنی ئەوان تەنانەت بۆ ڕیخۆڵەیش مشتاق. ئەو قوربانیانەی جەنابتان کە هەندێک بەداخەوە لێرە و لەوێیان و بۆ دێبن بۆ وێ،
من لەوێ شەر تەحەدام کرد و ئێسێ ژوبارەی ئەکەمەوە بڕۆ لە ماڵەکەی خۆتان نەک حیوانێک دە حیوانش سەر بڕە دە کەست دەست ناکەوێت بێ سەرە بگرێ لەبەر دەرگاتەکە بۆ پشتێ گۆشت کە دەیبێتە ماڵەکەی شێڵێمە پشکە هێناوێتی بەڵام ئەو زۆر بە تامەزرۆیەوە 5 بۆ 6 ساعت لە بەرەو خۆرەوەستا چونکە ئێمە چار نەبوو وەج بە وەج بە دەمانکردنە ژوورە بۆ ئەوەی ئەوە دروست نەبێ کاتی ئەم پشکە گۆشتەی پێ دەدەی دەیوت ساڵێکی تردێنەوە تەنانەت ڕێخۆڵە وەرگی حیوانەکانیان لەت دەکرد لەگەڵ پشکەکان کێمان هەیە ئەوە بکە بۆیە بەڕاستی هەرچیتان بۆ باسکەین من وەکو خۆم نازانم لەکەوە دەست پێ بکەم دیمەنێکی تر لەو دیمەنانە من خۆم ڕۆیشتینە مەدرسەیەک لەو مەدرسانی کە هەندێ منداڵی بچووک بوون بەڕاستی زۆر بۆ بچووکێ لەشکیان بۆ کردبوون من بە مدیری ئەو مەکتەبەم تەمان دەخانمی بەڕێز بوون وتم بۆ بەم گەرما ئەو لەچکە ئەو جوابێکی زۆر جوانی منی داوە بەڕاستی بۆیە ئێمە لەکوێ و ئەوان لەکوێ وتی ئێمە پێشا فێری ئەدەب و ئەخلاق و جوانەکانی ژیانیان دەکەین ئەو ساعلم ئێمە عالمی بێ ئەدەب و بێ ڕەوشتمان ناوێ سەیری ئەو جوابە جوانە منیش لەوێ برایەک لێرە خوای گەورە لێرەوە پێی دەڵێم خوای گەورە پاداشی خێر بداتەوە مەبلەغێک پارەی پێدام وتی لێ خۆ چیت بە باشزانی ئاوای لێ بکە منیش ئەم دەما مەستا بە ڕێزم بینی کە ئەو خزمەتە جوانیان کرد بەو گەرما بە بێکارەبا بە بێ فێنکەرەوە لە ناو ئەو خۆڵ گەرما بەڕاستی وتم ئەمە جێگەی ئامانەتی ئەو برا بە ڕێزەیە بەو برایەمانوت کە لەوێیە و هەم بەرپرسی نووسکەی بەخشینە لە نایجیریا و هەمووکو و متەرجمیش بەڕاستی بۆ ئێمە کارەکانی بۆ ئێمە ئاسان کرد و خوای گەورە پاداشی خێری بداتەوە وتم ئەگەر $100 بم بە مامۆستانە ینی عیب نییە کەم نییە بزەیەکی کرد وتم بۆ پێەکەنی وتی ئەو لێرە مانگی بە $20 بەم گەرما دەرز ئەڵێتەوە بەو مناڵە چاو جوانانە بە $20 مانگێک ئێستا کاتێ تۆ $10 دەیتێ بۆ ئەو زۆر زۆرە دوای ئەوە نامەیەکی دەستنووسیان نووسێ و سپاس و پێزانینی خۆیان بۆ $10 دەربڕیوە یعنی بێنە پێشتای خۆیان نەهامەتی دەما ناڕەحەترە چی بۆ $10 تۆ نامەی دەستخۆشی و ئەوانە بەڕاستی بە دیوێک یعنی غیرەتی ئەوانە کە هەیان بوو گریانم بۆ خۆم ئەهات هەتا ئەوان لەگەڵ ئەوەی خۆشەویستیان بۆ دین و بۆ ئەم دینی ئیسلام و بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی وەصفی نییە یعنی تۆ هەر لەبەر خۆتەوە بڵێ محەممەد صلی الله علیه وسلم بەجاری ئەوەی گوێی لێ بێ هەمەوە بە دەنگی بەر صلی الله عليه وسلم کوایە من لەو بازاڕە بڕۆ وتاریش بخوێنە لەوەیە کەس گوێت لێ نەگرێت بۆیە جیاوازەکانی بینی ئێمە ئەوان زۆرن ئێمە لە ڕەفاهێت و ژیانێکی زۆر خۆش ئەوان لە نەهامەتێکی زۆر سەخت بەڵام ئەوان پاڵەوانی ئەو دینە ئێمەش بەداخەوە لەم پەڕی ئەم پەڕۆ لە خواری خوارێ ینی من وەکو خۆم وتم خواهێگیان ینی کە ئەمانم بینی ئیتر لە ڕووم نایە بڵێم بەهەشت چونکە هەتا ئەمانە هەبن ئێمە لەکوێ و ئەوان لەکوێ لە وڵاتی نایجیریا کیشوەری ئەفریقیا ئەمە یەکێکە لەو مەدرسانی کە بۆ دەرس خوێندن دەرس و دەروی شەرعی بەکاردێت وە کۆمەڵە تەڵەبەی تایە جا ئینشاءڵڵا ئێستا چینە ناو مەدرسەکەەوە بیبینن کە بە چ شێوازێکە وە لە ڕاستیا بێ زۆر زۆریش سواسی خۆی پەروەردگارەکەین لە ئێمە لە چی ناز و نیعمەتێکین ئەو خەدەمات و ئەو بینات جوان و باش و چاکانی لای ئێمە و قەدری نازانرێ بەداخەوە ئەگەر لێرە هەبێت ئەبێت چ قەدرێکی بزانرێ بالمناسبە ئەمەش یەکێکە لەو بیرانی لەلایەن دەستگای بەخشینەوە بۆ ئەم مەدرسەیە دانراوە کراوە لێ دراوە پێشتر ئەمە بینای مەدرسەکەیە ئەمە بینای شوێنێکە کە تەوحید و یەکخواپەرستی قورئان فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسەکرێت و بەڕاستی زۆر نازانم وڵای بڵێم چی زۆر وەزعێکی خراپ لێرەیە دەرسە خوێنرێت هە لێرەیە دەرسە خوێنرێت ئینشاءڵڵا چینە ژوورەوە بسم الله ئەمە ناوەوەیەتی خراپترین مەدرسەی کوردستان ئەتوان بڵێم شوێنی دەستنوێژەکەی لێرە خۆشترە یعنی ئەلێرەیە دەرسە خوێنرێت لەم شوێنەیە ئەمە تەختەکەیانە لەسەر دیوارەکە ئەوە کەلیمەی بەرزی ئەڵڵایە جەل جەلالوو ئەلێرەیە دەرسە خوێنرێت و ئەو دەرسانی کە هەیە بە تەلەبەکان ئەو ترێتەوە ئەمە تەختی دانیشتنەکان ئەتوان بڵێم تەمان من چەند ڕۆژێک کە ئەگەڕم یعنی زۆر شوێنم دیوە لە مەدرسانە بەڵام توان بڵێم ئەمە باشترینیان بووە لە ڕاستی یعنی کەسیانە خاوەنێم تەختەیە نەبوون هەمووی لەسەر ئەرز دانیشتون هەتا ئەرزەکە هیچ چیمەتۆ نەبووە یعنی وەزعێکی زۆر زۆر خراپ کە بەڕاستی یعنی وشەکان موشە نین پێی تعبیری ئەو هەست و وەزعی ئێرەی پێ بکەیت پێچەوە مصحفێکی قورئان بێ بڵێ ئەوەش مصحفێکی قورئانی پیرۆزە دانراوە لەویا دیارە ڕەنگ بە هەر هەمویانە مصحفیان هەبێت ئیمامەکە بە ئیمامەساکە بێت
یا هی بەشێک لە تەڵەبەکان بێت بۆ سەقفەکەی لە ڕاستیان نازان بڵێم لە چییە دیمەنەکان ئەدوێن ئەمە شوێنێکی گەورەی دەرس خوێندنە لە وڵاتی نێژیریا ئەوە شەر مەدرسەیە لەو بەریەوە بەڵام پێم وابێ ئەویان دەرسی تری تیا خوێنرێت پێم وابێ بە یەکیشەوەن چکە دکتۆر وتی بە یەکەوەن ئەوش ئیمامی مزگەوتەکەی بۆ ڕێزە لێبیا سلام علیکم ئێمە فەزڵ و منەتی خوای پەروەردگار لە پاژە و متمانەی کە پێمان بەخشراوەکو دەستگای خێرخوازی بەخشین ستافێک ئەلحەمدولیلا ڕوومان کردە کیشوەری ئەفریقیا بە نزیکەی 9000 کیلۆمەتر لە خۆشەویستانمان لە وڵاتی خۆمان دوورکەوتینەوە هەروەها چوینە وڵاتی نەیجیریا لەگەڵەوەی کە پێشتر باس و خواسی ئەومان بیست بوو کە خەڵکانێکی زۆر هەژار خەڵکانێکی زۆر نەدار لە وڵاتانی ئەفریقیا نیشتەجێن بەڵام بەڕاستی ئەوەی کە بە چاوی خۆمان بینیمان ئەوەی کە چوینە ئەوێ بە مەیدانی سەردانی شوێنەکانمان کرد شتێکی دیکە بوو زۆر خراپتر لەوەی کە باسەکرا زۆر خراپتر لەوەی کە پێمان وترا بوو هەژاری و نەداری وای کردبوو کە خەڵکی ئەوێ بەڕاستی تەنانەت لە ڕووی فکریشەوە دواکەوتە بوون و تەنانە نەیانتوانی بوو داهێنان و ئیبداعیش بکەن لەو مەجالانی کە خۆیان کاری تیاکەن لەبەرەوەی کە برسێتیەکی یەجگار زۆر بڵاو بوو بۆ لە وڵاتەکەیانە من وەکو بەشی ئیعلامی بەشی ڕاگەیانی ستافەکە کە لە خزمەت ئەو برا بە خۆشەویستان و جناوی مامۆسایە بووین چوینە وڵاتی نەیجیریا چیرۆکەکان زۆرن لە ڕاستی ئەگەر باسکەین و دەستکەین بە گێڕانەوەی ئەم چیرۆکانە کاتێکی زۆرمان پێ ئەچێت هەموو جارەکە چوینە هەریەک لەو جێگا و هەریەک لەو شوێنانی بۆ ئەوی کە دیمەنێک بگوازینەوە بۆ بینەران و بیسەران و خەڵکی خۆشەویستی خۆمان لە کوردستان لە ڕاستیە زۆربەی کات لەبەر گریان و لەبەر بێتاقەتی نەمانەتوانین دیمەنەکان تۆمار بکەین تەنانەت ئێمە بیرمانە چووە کە پێویستمان بە خۆراکە و پێویستە نان بخۆین بۆیە چەندەها جار بە شەوێک و دوان تی ئەپەڕی و تەنها یەک ژەم نانمان ئەخوارد لەبەرەوەی کە ناڕەحەتیەکان هێندە زۆر بوون کە بەڕاستی نەمانەتوانی وەک پێویست تەرکیزمان لە لای خۆمان بێت لەگەڵەوەشە ئێمە کە چوینە ئەو جێگایانە بە تایبەت من وەکو بەشی ڕاگەیان و ئیعلامی ئیشەکە لە ڕاستیە ئەوەی لە چاوی کامێرەکەمەوە گواستومەتەوە بۆ خەڵکی خۆشەویستی خۆمان بەشێکی زۆر کەمە لە معانات و هەژاری و نەداری ئەو خەڵکە و زۆر زۆر هەوڵم داوە لەگەڵ ئەو ئاستەنگیانەشی کە هەبوون بەو ناڕەحەتیانە و بەو ڕێگا سەختانی کە ئەمان بڕی لەبەرەوەی کە ئێمە لە زۆربەی کاتەکانە لە زۆربەی ئەو گوندانی کە بۆی ئەچوین ئێمە بە ماتۆر شوێنەکانمان ئەبڕی و جەنابیشتان نەزانن هەڵگرتنی کۆمەڵێک کەلوپەل و پێداویستی زۆر ناڕەحەتە بەوەی کە بتوانی بە چەند سەعات تا من بیرمە ڕۆژی عەرەفە 5 کاتژمێرمان پێچوو بە بڕینی چەند لادەیەک بۆی کە بچین هەندێک دیمەن تۆمار بکەین و کۆمەڵێک لەو هاوکاریانی کە پێمان بوو بیگەێنین بە خەڵکی خۆشەویستی خۆمان لە ڕاستیە من هەموو بینەران و هەموو ئەو خێرخوازە خۆشەویستانە دڵنیا ئەکەمەوە یەکەم کە زۆر دڵنیا من لەوەی کە ئەو هاوکاریانی بەخشیوتانە زۆر بە زیاترەوە جێگەی گرتووە لەبەرەوەی لەوێ نەداریەکە لە ڕاستیە بینینی کۆمەڵە دیمەن کە ئێمە ئەمان بینی زۆر کار نەمانەتوانی بە جوانیش تۆماری بکەین لەبەر ئەو معانات و مەشەقەت و ناڕەحەتیانی کە هەبوون دڵنیا بن کە ئینشاءڵڵا شوێنی خۆی گرتووە دڵنیا بن خەڵکانی هەژاری ئەفریقیا زۆر زۆر مستحقن و زۆر پێویستیان بە هاوکاری دیکەیە ئەمە لا ئێمە وای لێ بێم قورئانان ئەڵێن گوناحە بڕۆن بیستوێنن با کەس هینی پێ نەکات ئەستا ئەم قورئانە ئەخوێنن بەڕاستی دێت ئەم شوێنانە بەس هەپاڕێت وەڵی خوای پەروەردگار غەزەبمان لێ نەگرێ خوا لێمان تووڕن ئەوە حاجی لوقمانی هاوڕێشمان لەو کاتەوە هاتوین بەردەوامە گری من تۆزێ دڵم ڕەخترە وێنەگرەکەمان هەمومان بەڕاستی بۆ حاڵی ئەم برایانەمانە گرین خوای پەروەردگار دەرو خێران لێ بکاتەوە خوای گەورە لە ئێوەش ڕازی بێ کە ئێمە بەدەست پڕی ئەنێرن بۆی لێرە هاوکاری ئەم برا و کەسە ئازیزانەمان بکەن ئینەمە المؤمنون ئیخوە بەڕێزان ئیماندار برای تۆیە لەو پەڕی دنیا بێ یا لەو پەڕی دنیا بێ برای تۆیە ڕەش پێز بێ یا سپی پێز بێ هەرچی بێ برای تۆیە حەقمان بەسەر یەکتریەوە هەیە خەریکە خنکەین لێرە یعنی بەڕاستی ئەمێ بەو براوێنەگەرە بڵێم تەواو تەسویرەکە وازی بێ بچینە دەرەوە خەریکە خنکەین خوای گەورە دەرو خێران لێ بکاتەوە ئێمە ببین بە سەبەبێک بۆی کە ئینشاءڵڵا دەروێکی خێر لەم قوتابخانە بکرێتەوە و کاریان بۆ ئاسان بکرێت أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد
لە ڕووی دابینکردنی ئاو و ئەوانەوە زۆری گەڕەک و شوێنەکان ئەتوانم بڵێم هەمووی پرۆژەی ئاوی نییە، تەنها احتیمادیان لەسەر بیرە. ئەو بیرانش کە بەدەست هەڵیەکەنن یعنی توانای دابینکردنی ئاوی بۆ ئەو گەڕەکە نییە و ئاوی کەمە و ئەگەر ئاو کەمکە ئەو بیرە وشکەکە. بۆ ئێمە کاتێک کە ئەچوینە ئەو جێگانەی کە بیری ئاومان بۆ هەڵەکەندن بەڕاستی یەکجار دڵخۆشە بوون، یەکجار خۆشحاڵە بوون، هاواریانە کرد لە خۆشیە، سرودیان بەسەر ئێمەیە هەڵەدا. بۆیە دابینکردنی ئاو و هەڵکەندنی بیر لەو جێگانەیە ئەبووە مای خۆشحاڵی و بۆ خزمەتگوزاریەکی زۆر باش بۆ ئەو گەڕەک و بۆ ئەو شوێنانە. بەڕاستی هەرچەنێ لەسەر نەهامەتی و نەداری و نەبوونی ئەو خەڵکە قسە بکەین هێشتا هەرکەمە. بۆیە ئێمە سوپاس بۆ خوای پەروەردگار لەگەڵ ئەو ستافە بەڕێزەی کە پێکەوە ئەو گەشتەمان کرد، کۆمەڵی هاوکاری باشمان گەیاند بەو خەڵکە لە دابینکردنی کۆمەڵێک بیری ئرتیوازی بۆ مزگەوت و بۆ گەڕەک و بۆ گوند و شوێنەکان کە خەڵکانێکی یەکجار زۆر لی بەهرەمەند دەبن، هەروەها دروستکردنی مزگەوت و هەروەها یارمەتیدانی قوتابیانی زانستە شەرعیەکان و دابەشکردنی قورئانی پیرۆز بەسەر ئەو خەڵکەدا و هەروەها ئەنجامدانی پرۆژەی قوربانی کە خەڵکانێکی یەکجار زۆر لێ سودمەند بوون و دابینکردنی هەندێ جلوبەرگ و هەندێ پێداویستی تر بۆ قوتابخانە شەرعیەکان. هەموو ئەمانە بەڕاستی بوو نەمایی دڵخۆشیەکی یەکجار گەورە بۆ ئەو خوشک و برا مسلمانانەی کە لەو جێگەیەدان. ئەوەی کە جێی سەرنج بێ و پێویستە بیڵێن ئەوان زۆر پێزان و زۆر خۆیان بە منەتبار ئەزانی بۆ ئەو چالاکی و بۆ ئەو هاوکاری و دەستبارگیری ئێمە کە بەوانمان گەیاند و زۆر دوعای خێران هەبوو بۆ ئەو خێرخوازانەی کە هاوکاری ئەوانیان کرد. باوەڕتان هەبێت یعنی ئەم قسەم بۆ ئەو بەڕێزانەیە کە بەشدار بوون لەو بەخشینانەدا، وەڵاهی بە جۆرێ دوعایانە کرد لە هەندێک شوێن بە جۆرێ ئەپارانەوە. ومێدم وایە تەنها ئەو پاڕانەوە ببێتە هۆکاری بەدەستێنانی ڕەزامەندی خوای پەروەردگار و زۆر ستایشی خەڵکی کوردستانیانە کرد و ئێمە لە هەموو جێگاکان باسی ئەومانە کرد کە ئێمە لە کوردستانەوە هاتوین و هەندێک لە مزگەوتەکان هەر ناوی کوردستانە و ئاڵای کوردستان لە هەموو پرۆژەکان ئەدرێ. بۆیە ئەمە لە لایەکی ترەوە بێتە پیشاندانی ڕوویەکی جوان بوو ئەم کۆمەلگایی ئێمە جگە لە گەیاندنی ئەم هاوکاریانە کە هەتا بڵێ پێویستیان پێێتی هەندێک پرۆژەی داویشمان لێوێ ئەنجامدا، وەکو بەسەرکردنەوەی ئەو حجرە و ئەو مەدرسانەی کە زانستی شەرعیتیا خوێنرێ، دابشکردنی قورئانی پیرۆز، هەروەها ئەنجامدانی خولێکی زانستی بۆ خوێندنی و پێدانی سەنەدی کتێبی الأربعین النەوەویە لە یەکێ لە قوتابخانە شەرعیەکان لەوێ، هەروەها وتاری هەینیمان پێشکەش کرد بە زمانی عەرەبی و بە جلوبەرگی کوردیەوە کە ئەوش دیسان شانازیەکە بۆ میلەتی کورد و بۆ ڕێکخراوێکی خێرخوازی وەکو بەخشین کە هەم مزگەوتەکە خۆی دروستی کردووە هەم مامۆسایەکی ئاینی بەجلی کوردیەوە لێ وتار بخوێنێ. ومێدەوارین ئەم کارە پیرۆزە هەر بەردەوام بێ و دڵنیایە دەم بە هەموو ئەو خوشک و برا بەڕێزانەی کە دەستبارگرن لە ئەو کارە خێرخوازی و ئەو کارە خێرۆمەندانەکە چاکەکانتان جێگەی خۆیەگرێت 100% و ئەو خەڵکانە زۆر پێویستن و زۆر لە نەهامەتیەکی گەورەیان و ئومێدم وای ئینشاڵڵا ئەو بەخشێنانەتان ببێ بە هۆکاری بەدەستێنانی ڕەزامەندی خوای پەروەردگار و بەدەستێنانی بەهەشتی بەرز و پیرۆز ئینشاءڵڵا. ئەو قورئانە بێتە تکاکار بۆتان لە ڕۆژی قیامەتە، ئەو قورئانە بێتە تکاکار بۆت لە ڕۆژی قیامەتە. بەدیار قورئانەکەەوە خەوی لێکەوتووە. برە بەڕێزان ئەمە خێر لێرەیە، وەڵڵا سەدەقە لێرەیە، وەڵڵا سەدەقە جاریە لێرەیە. بەدیار قورئانەکە ئەوەندە ماندوو بووە خەوی لێکەوتووە ئاگای لە خۆی نەماوە. ئەو دانەیەکی تر لەم سوچە خەڵک ڕەنگە لە شوێنان بیان بینێ بە شێتیان بزانێ، ئەمانە هەمووی هەریکی قورئانی پیرۆزن و حیفزی قورئانی پیرۆزن. ئەمە شوێنی هەڵگرتنی قورئانیانە. وەڵڵا ئەمە ترسم بکە بەسەر یەکێکیانەوە حەبی کوژێ لەم شوێنە. کام سجن ناخۆشە
لەم شوێنە خۆشترە. یعنی بەڕاستی ئینسان دێتە ئەم شوێنە حەز بە شەرمەزاریەکە. یا رب العالمین ئێمە چەندە شەرمەزارین بەرامبەر بە ئەو دینە، چەندێ نیعمەتت بەسەرمانەوە زۆرە یا رب العالمین. دەستگای خێرخوازی بەخشین هاتۆتە ئەم شوێنە ئەوێ ئەم خەڵکە بەسەر بکاتەوە، ئەم خەڵکەی کە ڕواڵەتیان ناشرینە، جلوبەرگیان ناشرینە، بەڵام ڕەنگە 100 قات من کە ئێستا قسە بۆ ئێوەکەم بەرزتر و بەڕێزتر و گەورە بن لە لای خوای پەروەردگار. ئەهل القورآن أهل الله وخاصته. أمانة إن شاء الله أهلي قرآن، خليكي حفظ قرآن، خليكي لبركدني قرآن، خليكي خوێندنەوەی قرآن. لەم شوێنەیە ئەمە پەنکەیەکە هەڵواسراوە، وەڵاهی نە کارەبای هەیە، نە ئیشەکە، نە بە خەڵکی هیچ شتێک بێت. معاناتێکە وەسف ناکرێت. دڵنیام ئێستەوە لە ڤیدۆیە ئەیبینن ڕەنگەش تا ڕادێ جوانتر دەستکەوە، جوانتر دەرکەوە، بەڵام لە واقعە وێرانەیە کە لەمە وێرانەتر ناکرێت. ئەوانەی کە ئێمە و هاوڕێیان و جەنابی مامۆسایش باسی ئەکەن قەترە بە محیطە لەو ناڕەحەتیانەی کە ئێمە بینیمە. دیمەنێکی زۆر جوان لەوێ کە ئێمە سرنجماندا ئەوە بوو، یعنی جگەرە خۆریان نەبوو بڕ ئەوە نێرگەلە هەر باس مەکە. یعنی تەواوی گەشتەکەمان پێم وا بێت 2 گەنج 3 گەنجمان بینی جگەرە بخۆن. لێم پرسی چۆن لێرە جگەرەن؟ وتی خۆ ئێمە عەرەب نین، یعنی لای ئەوە هەنوازان بەس عەرەب جگەرە ئەخوا. یعنی جگەرە خۆریان نەبوو بوو هەموو جەنجاڵێ 240 ملیۆن کەس بڕوا بکە بە بازاڕەکانیان کە تێدەپەڕی، یعنی زۆر قەرەباڵ خود چڕ بوو. یعنی ماتۆر سوارێک لەو وڵاتە توانە بە قەت 4 وڵات ماتۆڕی لێ بوو. ئێمە هەر خۆمان زۆربەی شوێنەکان کە ئەچوین لەبەر دووری و ناڕەحەتی شەقامەکان زۆربەی کات بە ماتۆر دەڕشتین. ڕۆژی عەرەفە ئێمە لەگەڵ هاوکارانم 5 سەعات ئێمە بەسەر ماتۆڕۆ بووین. یعنی ئەو ڕۆژە زۆرمان دووبین بەڕاستی کە گەڕاینەوە، یعنی دڵم زۆر ناڕەحەت بوو. من وتم ئێمە 4-5 ساعتە لەسەر ئەم ماتۆڕە ناڕەحەت بووین، بەڵام گەنجێک تەواوی ژیانی لەسەر ئەم ماتۆڕێ خواخۆیە زۆر دڵخۆش بوو کاتی ئێمە بەکرێ دەمان برد. لەبەرەوە ماڵ و مناڵێک چاوەڕێی بوو. بڕوا بکەن لەو ڕۆژەوە کە هاتوومەتەوە کە دەستە بە منانێ و خۆم کاتێک دەست بۆ پارۆنانەکەم ئەو چنگە ڕەشە باریکەی ئەوانم ئەبینی کە ئاوایان ئەکرد بۆ چکلێتێک بۆ خورمایەک، یعنی خەریکە لە نان خواردن بچمە بەڕاستی. یعنی جاران ئەموو چۆن ئینسان بەبێ خواردن ئەژی. کاتی خۆی لە بەغا ئیشمە کرد لەوێ لە مەطعەمێکە، کاتی نان خواردن تێپەڕیا من، یعنی بەتاقیت زۆر بێتاقەتە بووم. خاوەن مەطعەمەکە بە یەکێک لە کوڕەکانی بڕۆن کەباب شیشکەن بە ساڵوقمان نانەکەی بخوا. بەڵام بڕوا بکەن لەوێ 8 بەیانی دەرە چوین ڕۆژانە بۆ 8 و 9 و 10 11 شەو بیری نان خواردنمان نەبوو. تەنانەت جارێکیان لە 48 ساعتا 1 جار ئێمە نانمان خوارد. یعنی ئەمە گەریکێ تربی و تاموو لەوەی وانە بێ. بەڵێ جارجار ناو سیارەکە تۆزێت چەرەسێ چۆرەکی ئەوە، بەڵام بەستەکە لێرە وەکو نان خواردن دانیشی نان بخۆین لە ماوەی 48 ساعتا 1 جار ئێمە نان. ئەو ئیتر ڕۆژەکانی تر بەیانێت تا 11 شەو. لەبەرەوە ئەوان نەهامەتەکانیان ئەوەنە زۆر بوو، ئیش و کارەکانی ئێمەش ئەوە زۆر بوو، نەفریای نان خواردن ئەکەوتی، نە لە بیریشمان بوو بەڕاستی. لەبەرەوە من لێرە ڕووم لە خەڵکی هەرێمی کوردستانە و خەڵکە مسلمانەکە و ئەوانی کە هاوکاری دەستگای خێرخوازی دەژێن. بەڕاستی خوای گەورە نیعمەتی زۆر پێداوین. با نەڵێن هیچمان نییە، بڕوا بکەن هەموو شتمان هەیە. یعنی تەنانەت نەچوینە ماڵێک نەک فەرشی ڕاخراو، هیچ پارچە قوماشێکمان نەبینێت لەسەر ئەو خۆڵە دانیشتن. ئەوە تەوالێت هەر باس مەکە. حەماممان ئەبینی کۆمەڵی قامیشی چەقان بوو بەو زەویا و بێ پەردە بێ سەرگرتن، ئەوە حەمامیان بوو. یعنی بۆیە لێرەوە دووبارە یەکەمەوە هەرچی باسکەین بە وەها دیمانەیەک نەبۆمان باس ئەکرێ و نەوەکو خۆی باسەکە ئەگوازرێتەوە. لەبەرەوە من ڕووی دەمم لە خێرخوازان و مسلمان دۆستانە، تکاتان لێ یەکەم، داواتان لێ یەکەم. یعنی هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین من بۆی بتوانێ زیاتر لە ڕابردووچی کردووە زیاتر بکە. بۆیە دووبارە داواتان لێ ئەەکەینەوە هاوکار بن تا ئێمە بتوانین دەستی هاوکاری زیاتر درێژکەین بۆ ئەو وڵاتە پڕ نەهامەتێ، بۆی هەر خۆی لە بیر و کردنەوەی مزگەوتان نەبینێت، تا بتوانین هاوکاری زیاتری ئەو خانەوادە هەژارانە بکەین.
لێرەوە دووبارە بە خێرخوازان دەڵم خێرخوازانی خۆشەویست دڵخۆش بن بە هاوکاریەکانتان بۆ دەستگای خێرخوازی بەخشین ئەوە هاوکاریەکانی ئێوەیە دەستگای خێرخوازی بەخشین لە تەواوی شار و شارشکانی هەرێمی کوردستان و واپەلی کێژاوە بۆ دەرەوەی وڵات بۆی لێوە جێگەی شانازیە من لێرەوە داوا لە هاوڵاتیانەکەم پشتگیرمان بن دەستگای خێرخوازی بەخشین هیچ تەنها گروپێک و لایەنێک نییە دەستگای خێرخوازی بەخشین بەخشینی هەمووتانە بۆیە لێرەوە داواتان لێکم ببەخشن تا خوای گەورە بدات بەخشێ ببەخشن تا ببەخشرێن ببەخشن تا بەخشینەکەتان بەردەوام بێ ببەخشن تا ئەو نەهامەتانەی ئێمە بینیمان لانی کەم ئەو قەترە بە محیتە ئێمەش قەترێ بە محیت کەم بکەینەوە لەو ئەش و ئازارانەی ئەوان بسم الله الرحمن الرحیم بەڕێزانەوە چین بۆ ئەنجامدانی پرۆژەیەک لە پرۆژەکانی خێرخوازان کە لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە جێبەجێەکەن بەڵام ئەو گوندەی کە بۆیە چین بە سەیارە بۆی ناڕوات ڕێگەوبانی زۆر خراپە ناچارەوە هەمومان سواری ماتۆر بووین کە بۆی بچین ئەو پرۆژەی ئەنجام بدەین پای گۆرە لە هەموو لایەکی قبوڵکە ئینشاءڵڵا لەبەر ئەوەی کە لە وڵاتە لە کیشوەرەکان لە کیشوەری ئەفریقیا و ئەو وڵاتانە بەگشتی هێڵەکانی ئینتەرنێت زۆر خراپن بۆ یەکێک لەو ئاستەنگی و ناڕەحەتیانی هەبوو بەڕاستی بە تایبەت بۆ من ئەو بوو کە نەمەتوانی بەشێکی زۆر لەوانی کە تۆمارم کردوون بینێرمە و بیگەێنمەوە دەست برایانم لە دەستگای خێرخوازی بەخشین بۆ ئەوەی کە بڵاویکەنەوە بۆ جەنابتان لەبەرەوەی هێڵەکانی ئینتەرنێت زۆر خراپبوون بۆیە ئەوانی کە جەنابتان بینیوتانە ئەوەی لە سۆشیال میدیا ئەوەی لە کەناڵەکانەوە بینیوتانە دڵنیاتانەکەمەوە ئەکرێ بڵێن ڕوبعێکی ئەوەیە کە ئێمە بە چاوی خۆمان و بە کامێرە تۆمارمان کردووە لەوێ خوای تەعالا پشتیوان بێت لە داهاتووە زۆر دیمەنی تر پیشان ئەدرێت کە زیاتر دڵەکان ئەهەژێنێت زیاتر چیرۆکی خەمناک تۆمار ئەکات زیاتر ئەبینە بەرپرسیارەتیمان زیاترەکە بەرامبەر مسلمانان و خۆشەویستانمان لە ئەفریقیا ئەوانیش هەر برای ئێمن و ئەوانیش هەموو کۆمەڵە هەژارێکن کە بەڕاستی دەست زۆر ناڕەحەت پێیان ئەگات لەلایەکی ترەوە فەزڵ و منەتی خوای پەروەردگارە کە ئێمە بە هەگبەیەکی پڕەوە الحەمدوللا چوینە کیشوەری ئەفریقیا و ئەو هاوکاریانش کە گەشتن ئەوێ سوپاس بۆخوا لە ڕێی بینینی ڤیدیۆکانەوە لە ڕێی بیستنی دەنگەکانەوە لە ڕێی باس و خواست و گواستنەوەی دیمەنەکانی خەڵکی هەژارنشینی ئەفریقیاوە سوپاس بۆخوا بە چەند قات و چەند قات زیادی کرد لەو ماوەی کە ئێمە لەوێ بووین ئێمە جژنی خۆمان بردە ئەوێ و چاوی کامێرەکەمان کرد بە پردێک لە نێوان بەڕێستان و هەروەها خەڵکی هەژار و نەدار و بەژمەینەتی بەڕاستی کیشوەری ئەفریقیا ئەو کیشوەری کە زۆر بێنازە زۆر پێویستیان بەناز بوو بەڕاستی من لە هەندێک لەو دیمەنانی کە لەگەڵ برایان و جەناوی ماوەسا و ئەو خۆشەویستان و ستافی ئەوێش بەڕاستی کە زۆر ماندوو بوون لەگەڵمان ئەچوینە گوندێک ئەچوینە جێگایەک بۆی تۆماری بکەین جارێ چەند دقەیەکی سەرەتا بەڕاستی لەبەر ناڕەحەتی و گریان و بێتاقەتیمان بە بینینی ئەو دیمەنانە هەر نەمانەتوانی تۆماری بکەین و لە هەندێک لە ڤیدیۆکانە بەڕاستی من تەنانەت ینی چارم نێ مالەوەی کە کامێرەکە دابنێم لەبەری ئەوەندە ناڕەحەت بووین ینی ڕێگە نەبوو بچین بە جوانی دیمەنەکان تۆمار بکەین هەموو ئەو منداڵانی کە لەوێ دیمەنیان گوازراوەتەوە زۆر پێویستیان بە ناز و خۆشەویستیە واللهی ئەگەر وەکو ئێمە بە مەیدانی شتەکە ببینرایە خەڵک زۆر زیاتر تەسیری لەسەری ئەبوو و زۆر کاریگەری زیاتری لەسەرجێ ئەمە واکات کە لە خزمەتانە ئەوە بڵێم ئێمە بەڕاستی وەکو ئەو ستافەی کە لێوە بین سپاسێکی بێپایانمان هەیە بۆ خەڵکی خۆشەویستی کوردستان بۆ هەموو خێرخوازێک کە لە ناو دەرەوە بەخشیوێتی تەنانەت بۆ خەڵکی مسلمانی دەرەوەی میلەتی کوردیش کە ئاگداری ئەو ڤیدیۆ ئەو بین ئەو شتانی ئێمە بوون ینی زۆر دڵتان خۆش بە هاوکاریەکانتان لەبەرەوەی کە الحەمدوللا جێگەی خۆی گرتووە ئێمە تەنها چەند ڕۆژێک لە خزمەتیان نابووین بەڵام زۆر پێویستیان بە ناز و سۆز و هاوکاری دیکەیە بە ئێستاشەوە هەندێک لەوانە هەر پەیوەندیەکەنەوە پێمانەوە و زۆر پێزانین و سپاسیان هەیە بۆ خەڵکی کوردستان ئومێدوان وایە ئینشاءڵڵا چاوی کامێرەکە بوو بێتە پردێکی ڕاستەقینە و ئەمین لە نێوان جەنابتان و لە نێوان خەڵکی کیشوەری ئەفریقیا بارەکە الله فیکم خوای پەروەردگار ئەو صدقة و ئەو بەخشینانی بەخشیوتانە لێتانی قبول فرمێت و بیکاتە زاد و زەخیرە بۆ قیامەتان أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته